سڵاوی خوای گەورەتان لێبێت ئەزیزان. دروستکردنی کەش و هەوایەکی هێمن لە ماڵەوە بە دوور لە دەنگەدەنگ و ژاوەژاو و هۆکارێکی سەرەکیە بۆ بیرکردنەوەیەکی باش بۆ دروستکردنی کەشێکی هێمن و خۆش و بۆ ئاشتەوایی ڕۆحەکان و بۆ خۆشەویستی ناودڵەکان. بەپێی توێژینەوەکان دەرکەوتووە ئەو ماڵانەی کە دەنگەدەنگی زۆریان تیا دەکرێت، وەگەوەی کە دەنگی تەلەڤیزیۆن یاخود رادیۆ زۆر بەرز بکرێتەوە، وەگەوەی لەو کاتایە کە پیاو لە کار دێتەوە بۆ ماڵەوە ئافرەت لەو کاتا غەسا لە ئیش پێ بکە، لەو کاتا ئیشی مەکینە و دورومانەکەی بکە، لەو کاتەدا کۆمەڵێک کار ئەنجام بدا، یا حتا مناڵەکان لە کاتێکا دەنگەدەنگ بکەن کە بۆ نمونە خانەوادە پێویستی بە ئیسراحەتە، هۆکارێکە بۆ ئەوەی کە بەشێک لە ئەوین و خۆشەویستی ناوخێزان تێک بشکێنرێ. تکایە ئافرەتان بەر لە هاتنەوەی پیاوەکانتان کۆمەڵە ئیش هەیە، خزمەت هەیە لە ماڵ و ئەنجامی بدەن بۆ ئەوەی کە هاتنەوانێ بە خەندەوخۆشی بە هێمنی ژیان و ساتەکانتان ببەنە سەر. هێمنی و خەندەوخۆشی بۆ هەموو لایەکتان. زۆر سوپاس.